ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامی لێکدانەوە هەڵوێز لە خزمەت ئێوەی خۆشەویستدام و بابەتەکانی ئەم جارشتان بۆ دەخوێنمەوە. بابەتی ئەم جارەمان یەکەم بابەتمان ڕۆژی جیهانی مافی مرۆڤ و سەرمایەداری جیهانیە. ৭ ساڵ لەمەوبەر و لە ساڵی 1940 زاینیدا وڵاتانی سەرکەوتوی جەنگی جیهانی لەژێر ناوی نەتەوە یەکگرتووەکاندا کۆبوونەوە و بە شانازیەوە جارنامەی جیهانی مافی مرۆڤیان واژۆ کرد. ئەوان بەڵێنیاندا کە چیتر مرۆڤەکان نابنە سوتەمەنی، بەڵام ڕازگۆ بین لەگەڵ مێژوو و ویجدانی خۆماندا. ئەو جارنامەیە هەر لە سەرەتاوە بە مردویی لەدایک بوو، چونکە ئەوانەی نووسیان و واژۆیان کرد خۆیان داڕێژەرەری گەورەترین کوشتارگەکانی مێژوو بوون و تا ئەمڕۆژ هەر خۆیانن کە گەورەترین بازرگانی بە خوێن و گیانی مرۆڤەوە دەکەن. بۆیە باسی یادکردنەوەی جەشنێک ناکەین، باسی مەرگی بەهاکان دەکەین لە جیهانێکدا کە یاساکانی تەنها بۆ ڕاوکردنی هەژاران نووسراوەتەوە. با سەیرێکی ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیش بکەین. بە پێنوێترین ئامەرەکانی ئێران کە لە بڵین سایتی ئێران فۆکەسدا هاتووە، ئەم بابەتیان ئامادە کردووە کە گوایە ژمارەی لە سێداردان لە ئێران گەیشتۆتە ژمارەیەکی ترسناک و بوێنە، واتە بە پێو ئامارە 1935 حاڵەتی لە سێدارەدان کە تەنها لەم ساڵدا. ئەمە 1935 مرۆڤە کە مافیان هەبوو، 1935 خێزانی وێران کراوە. کاتێک ڕژێمێک بەم ڕێژەیە بڵین خەڵک لە سێدارە دەدات، واتە شەڕێکی یاشکرای دژی کۆمەلگا ڕاگەاندە و دەیەوێت بە پەت و سێدارە وەڵامی داواکاری نان و ئازادی بداتەوە. لەملاوە دۆزەخی ئێرانمان هەیە و لەولاشەوە سەیری ڕۆژاوای پێشکەوتوو بکەن. ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا و ئەمریکا و بەگشتی ئەو وڵاتانی خۆیان بەداهێنەری مافی مرۆڤ دەزانن. لەم چەند ساڵی ڕابردوودا بە یەکجاری دەمامکەکانیان کەوتە خوارەوە. ئەوان بە زمانێکی فەلسەفی ڕۆژباسی ئاشتی دەکەن و بە شەویش گەورەترین کاروانی چەک و تەقەمەنی دەنێرن بۆ ئیسرائیل و هاوپەیمانەکانیان. ئەو هەزاران منداڵ و ژن و پیا و بێتاوانەی لە ناو چەکەدا کوژان و پارچە پارچە بوون، بەو چەکانە کوژان کە مۆری دیموکراسی ڕۆژاوایان پێوە بوو. خوێنی منداڵێکی ڕۆژهەڵاتی ناوڕاست کاڵترە لە بەرژەوەندی کۆمپانیەکانی چەکسازی ئەوروپا؟ بەداخەوەکە وەڵامەکە بەڵێ، چونکە لە فەرهەنگی سەرمایەداریدا قازانج پیرۆسترە لە ژیان. ئەم بازرگانیە بە خوێنەوە لێرەدا ناوەسێت. تەماشای و شانۆگەریە بکەن کە ئێستا بە ناوی ئاشتی لە ئۆکرانیا دەگوزارێت. بینیمان چۆن دۆناڵد ترامپ و ئیدارەی نوێی ئەمریکا لە پێناو بەهێزکردنەوەی پەیوەندی بازرگانیەکان و دابینکردنی وزە باشکرا و ئوکرانیان خستۆتە سەر مێزی مامەڵە و وا دیارە کە باسی لێ دەکەن لە پرۆژەی 28 خاڵی بۆ ئاشتی کە دزەی پێکراوە. بەشێکی زۆری خاکی ئۆکرانیا کە لە ژێردەستی رووسیا ئێستا دەبێت هەر بۆ رووسیا بێت و چەند خاڵێکی تر کە هەمووی لە قازانجی پۆتینە. دوای ئەوەی هەزاران گەنجی ئۆکراینی و رووسی بوونە قوربانی جەنگێکی پێمانەش، دوجار خەڵکەکان کردوتە قوربانی. ئەمە ئەو وانە سیاسیە تاڵەیە کە دەبێت فێری بین. لە سیستەمی سەرمایەداریدا وڵاتە بچووکەکان و گەلە بندەستەکان تەنها کارتی قومارن بەدەست دڵهێزەکانەوە. کەی بەرژەوەندیان بوو دەیان خەنە جەنگە و کەی بەرژەوەندیان بوو دەیان فرۆشن. ئەمڕۆ ئەوانەی کە بڵێن موشەکەکانیان دروست کردو و دەنگی گەورەی داواکەری مافی مرۆڤن، تەنها جەستەی مرۆڤەکان ناکەن ئامانج. ژینگە و خاک و ئاوی ئەم گۆی زەویان وێران کردووە، تەنها لەبەر ئەوەی کارگە گەورەکانی چەک و نەوت نەوەستن لە کارکردن. ڕاستیەکەوەیە کە دەستی سەرمایەداری جیهانی لە پشت هەموم نایەکسانی و خوێنڕشتنەوەیە. ئێمە لە جیهانێکدا دەژین کە ئەو یاسانەی دایان ناوە تەنها تۆڕێکە بۆ ڕاوکردنی ماسیە بچووکەکان. بە زمانێکی تر یاسا تەنها بۆ هەژارانە. ئەگەر هەژارێک نانێک لە برسا بدزێت زیندانی دەکرێت، بەڵام سەرکردە بازرگانەکان بە دزینی ڕەنجی کرێکارن و هەژاران سرماکەیان زیاد دەکەن، خاک دەفرۆشن، هەزاران کەس دەکوژن و لە کۆتاییشدا خەڵاتی ڕێزلێنان و ئاشتی وەردەگرن. هەروەک دۆناڵد ترامپ وتی دەبێت خەڵاتی ئاشتی بە من بدرێت. هەر دوێنێ لە هەڵبژاردننی خەڵاتەکانی فیفادا خەڵاتی ڕێزلێنانی ئاشتی لەلایەن فیفاوە درا بە دۆناڵد ترامپ. کەواتە لەم یادەدا باواز لەو وەهمە بێنین کە نەتەوە یەکگرتووەکان یان کۆشکی سوپی فریاد ڕەسن. تا ئەو ڕۆژەی ئەم سیستەمە قازانج پەرستەما بێت، تا ئەو ڕۆژەی دیکتاتۆرەکان لە ناوچەکە و بازرگانانی جەنگ لە ڕۆژاوە دەستیان لە ناو دەستی یەکدا بێت، مافی مرۆڤ تەنها درۆیەکە و بۆ داپۆشینی دەنگی تەقەکان و شاردنەوەی تەرمی قوربانیەکان.
چاکسازی لەم جۆرە دەسەڵات و بڕوابوون بەو بەڵێنانە جگە لەوە هەمێک هیچی تر نییە. بۆیە گۆڕانکاری بنەڕەتی زەرورەتە.